من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. بەخشین بەردەوامە لە گەیاندنی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هەژاران و نەداران و منداڵانی بێباو لە هەرێمی کوردستان. بەخشین ئمڕۆ لە شاری کەلار ئەوێت 100 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکات بە بەخشینی خۆراک بەسەریاندا و بۆ ئەوەی بەشێک لەو ناڕەحەتی و ناخۆشەی کەوتۆتە سەرشانیان بۆ هۆی قەیرانی داراییەوە تۆزێ بۆیان سوک بکەین و چەند ڕۆژێک ئاسوودەیان بکەین. ئومێد دەکەین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی ئەمانە سوک بکات و ببێتە مەوایەک بۆ دڵخۆشی خۆیان و خانەوادەکانیان. چەند ساتێک لەگەڵمانە بن. یاخوا دەستیان خۆش بێ، خوا لێیان ڕازی بێ. من خاوەن پێنجێتیم و خانیان بۆم کردووە، خوا لێیان ڕازی بێ. یاخوا ئەم غەرازیەشەوە بۆمانە دەستخۆشییان لیەکەین. هیوادارم ئێ من پێنجێتیم مەیە بۆم عالەمە ئاوا گشتی بۆمان غەراز بێت و بۆ ڕەمەزانە و شەکەرە و چایە ڕۆنە و گچ شتێکە. ئێمە لە دەستیان ڕازین، خوای گەورە لێیان ڕازی بێ، دەستیان خۆش بێ. یاخوا بەخشینە سەرکەوتوو بێ. ئیتر گشتی چاوەڕێیەکە گشتی یەتیمە و کەسی نییە و چاوەڕێ بەخشینەکەین. خوا لێیان ڕازی بێ یا ڕەبی، لێیانش ڕازی بە وای گەیەنە دەستمان. ئێوەی یارمەتی مسلمانانە دەن، خواوە خێر و حەسەنات بۆ ئێوەی بینوسیە و خوا لەستەتان یارەبی هەر سەرکەوتوو بکەنە. ئێستا من دوو براژن و برازایەکەمەیە، هەرچیانیان بێوە ژنن. خۆتان نەزان لە پارێکەوە بێوەژنانەکەی بڕیا هەچی ئاوە وەک جەنابتان خێرخوانێ هەیە خۆی ئەینوسەی وە ئەیدا پێیان مەقابێکەش. یارەبی خوا و پێغەمبەر یارمەتیتان بدا و خێتان بنووسێ و خوا لە ئێوەش لە ئەو کەسە قبڵی کاوا ئەیداوە فەقیر وەژار. خوای گەورە لە بەرنامەی بەخشین ڕازی وێ، ئالەم کاتا و لەم نەهامەتیا و لەم قەیرانەیە هاوکاری فەقیرەکات، نەخۆشەکات، بێدەرامەتەکات، بێباوکانەکات. خوای گەورە لیان ڕازی وێ، خوای گەورە هاوکاری ئەوانیش بکات و هی ئەخێرخوازانیشە بکە. خوای گەورە لێتان ڕازی وێ، شەکەرە و برنجە و ڕۆنە و ئەیتر ئەوەی پێداویستی وێ بەشمانە درێ و ئێمەش زۆر مەمنونتانین و خوای گەورە لێتان ڕازی وێ. وەڵای زۆر پێمان خۆشە، خوانەی بڕیا ڕەبی خوای گەورە لێتان ڕازی وێ. شتێکی زۆر باش ئالەم کاتا کە ئیژ نییە و بێکاریە و کە هاوکاریمانەکەن. دەستان خۆش و خوای گەورە لێتان ڕازی وێ. بەخشین خێرخوازانی خۆشەویست، لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55.
فەقیرم و هیچم نییە و خوای گەورە بگەیتە فریاتە و خوا خۆشی بخاتە دڵیەوە و خوای گەورە لە خۆشیە ئیشەڵڵا و گشتمان فەقیرین ئیشەڵڵا خوا ئاگایانێ بە حەول و قەوەتی خوا کەسم نییە بەخوا ئیلا خواکە نەبی بوومە قوربان خوای گەورە خوایەتتان بووە و چەتان بخا و ئیشەڵڵا بێنجەڕەتان هەویەوەیتان کە ئیشەڵڵا زۆر دڵمان پێی خۆشە و خوا خۆشی بکاتە دڵی ئێوە ئیشەڵڵا. گشتمان هەتیوبارین فەقیرین هەژارین کوڕمان پێشمەرگەیە کرێچین مامۆستا خەلیل زۆر بیا یارمەتی میدا زۆر مەمنونم مامۆستا عاسی ئەبوو عاسی گشتیان زۆر مەمنون دڵخۆشی ئەەکەم دەستخۆشی ئەەکەم لە مامۆستا ئاری مەمنون کارمەندەکانین والله ئەوەنە زەرورە سەی پارەمانێ کولێ شەکەر بسێنی پارەمانێ کولێ برنج بسێنی ئەمە شتمانە ئەدرێتی ئێمە مەمنونتانین خوا خێرتان بنووسێ ئێوە یارمەتی فەقیر و هەژار و دەستکورد و هەتیوبار و کەم دەرامەت ئەدەن ئێوە حەول بۆ ئێمە ئەدەن ئێوە ئەگەڕێن وە کۆمپانیەکانە وەملا ئێوە بۆ ئێمە ئەگەڕن سوارەکەن حەساکە سوارەکەن بۆ ئێمە تێرینی ئەینێنە بەردەسمان ئێمە زۆر مەمنونتانین ئێتر لەوە ئیش لەوە باشتر هەیە تشت حازر تێتە بەردەسمان و بێ پارە و بێ پیل ها ئێمە مەمنونتانین ئێمە هەتا مردن دوعای خێرتان بۆەکەین لەبان بەرماڵ دوعای خێرتان بووەکەین هەتا ئیساکە من هەردوو چاوم عەدەسەیە کوڕم سێک لە زامار بێ کرێکی ئەبوو عاسی ئەزانێ مامۆستا خەلیل ئەزانێ کچێ سوتیاوم هەیە خەرک زەکات و سەرفەترەم ئەداتێ هاتمەتە ئەم قاپیە گشتیان یارمەتیمیان داوە. خۆشەویستان ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەمڕۆ سەردانی شاری کەلارمان کردووە و توانیمان لەو بڕیاری کە داومانە تا ئێستا 3500 بەشە خۆراک دابەش بکەین لە شارە جۆربەجۆرەکانی کوردستاندا ئەمڕۆژ سوپاس بەخوای گەورە بە شانازیەوە توانیمان کە 100 خانەوادەی خێزان و 100 خێزان و خانەوادەی هەژار و نەدار بەسەر بکەینەوە بە کارتۆنێک خۆراک لە شاری کەلاردا کە ئەو بڕە خۆراکی کە تایەتی بریتێ لە 10 کیلۆ برنج و 5 کیلۆ شەکر و 3 کیلۆ ڕۆن و 2 کیلۆ دۆشا و فاسۆلیا و نیسک و ماش و چایی و شاعریە و کشمیش و ئەو پێداویستیانێکەوە بەشی ماڵێکی وەسەد دەکا بۆ 2 هەفتە 20 ڕۆژ کە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز پێشنیارمان کردووە ئینشاءڵڵا سوودی لێ ببینن بۆیە داواکارین لە خوای پەروەردگار دەوڵەمەندان و خێرەوەمەندانی وڵاتەکەمان زیاتر موفق بکە بۆ یارمەتیدانی ئەم بەرنامەیەوە داوایان لەکەین زیاتر هیمت بنوێن بۆ ئەوەی ئێمەش زیاتر ژمارەکە زیاترکەین عەدەدەکە زیاترکەین واتە عەدەدی خۆراک و سەلەی خۆراکەکەمان زیاترکەین و بتوانین دەستمان بگاتە هەموو شار و شارۆچکەیەک بۆیە داواکەین ئینشاءڵڵا خێرەوەمەندانی وڵاتی ئێمە کە هەر تەبیعیشان وایە و عادەتیشان وایە زیاتر لە ڕەمەزانە خێر و خەیراتەکەن بتوانن ئەم ساڵیش هیمت بکەن تاوەکو ئێمەش زیاتر و زۆرتر دەستمان بە هەموو شوێنێ بگا و پرۆژەی جوان و ناوازی تیا پێشکەش بکەین و خەڵکی سوودمەند بێ. والسلام عليكم ورحمة الله. بخشين. بسم الله الرحمن الرحيم. ئەمڕۆ دابەشکردنی سەبەتەی خۆراک بوو بەسەر فەقیر و هەژارانە و ئەمڕۆژ ئێمە سوپاس بخوا لە نووسینگەی بەخشینی گەرمیان توانیمان 100 قسەی خۆراک بەسەر فەقیر و هەژاران و بێ باوکانە دابەش بکەین
لە هەموو چین و توێژەکان ئەو ناوانەمان لە ڕێگەی ئەنجومەنەکان و لە ڕێگەی کەسانی دڵسۆزی خۆمانەوە لە هەموو گەڕەکەکان ناونووس کرد و ئەمڕۆژ بە سوپاسەوە لژنەیەکی باڵا لە سەرەوە هاتوونە دەبەرەکەمان و دەستخۆشیان لە یەکەین کەوا توانیمان ئەمڕۆ ئەو خۆراکە بەسەر ئەو ماڵانەدا دابەشکەین. ئەمڕۆژ بەخشین بە بەخشینەکانی ئێوەی بەخشندا توانی لە شاری کەلار 100 خانەوادەی هەژار و نەخۆش و منداڵی بێباوک دڵخۆش بکات بە دابەشکردنی خۆراک بەسەریاندا. بەخشین بەردەوامە لە گەیاندنی هاوکاریەکانی ئێوە بۆی پێتان ئەڵێین دەستان خۆش بێت کە ئەمڕۆ توانیتان لە شاری کەلار بۆی هاوکاری و کۆمەچەکانتانەوە 100 خانەوادە دڵخۆش بکەن. ئەمڕۆ بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی نەبوونی موچە و کەمی کار و کەسابەت لە هەرێمی کوردستان خەڵکانێک تووشی ناڕەحەتی و نائومێدی و دڵتەنگی بوون. بگرە زۆربەیان سفریان خاڵیە و گیرفانیان خاڵیە و زۆر داما و زۆر دڵشکاون. بەڵام هەر کات ئێوە ئەبەخشن ئەگەر کەمیش بێ هەر چۆنێک بێت. بەڵام کاتێک ئێمە لە بەرنامەی بەخشین لە هەموو شار و شارژگەکانی هەرێمی کوردستان هاوکاریەکانی ئەو کۆەکەینەوە دڵنیا بن پرۆژەی لەم شەوەی کە ئەمڕۆ بینیتان ئەبێتە دمایی دڵخۆشی هەژاران و نەداران لە سەرجەم شار و شارژگەکانی هەرێمی کوردستان. تا ئێوە ببەخشن دڵنیا بن ئێمەش ماندوو نابین. ڕۆژە دوای ڕۆژ ئەگەڕین هەژاران و نەداران ئەدۆزینەوە و فرمێسکەکانیان ئەسڕین دڵیان خۆشەکەین و ئاسوودەیان ئەکەین. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم هەروە بەردەوام بێ بۆ پسومانان یاخوا دەمونیان درێژ بێ و بۆ پسومانە یاخوا نمونەتان هەر زۆر بێت دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامیەکەن کۆمەڵی ئیسلامی کەرکووک زۆر سوپاسدانەکەن دەستان خۆش بێ. بسم الله الرحمن الرحیم. ئێمە دەستخۆشی لە ئەم بەرنامەی بەخشینەکەین بۆ مناڵانی بێباوک خاستن مناڵی بێباوک فەقیر و کەم دەرامەت زۆرە بەڵام دەرەجەیەک مناڵی بێباوکە ئەمەی کە خوا داویە پێی خوای گەورە پێیداوە ئەبێ ئەویش سیر ئەمە بکە لە خوار خۆیەوە کە چی هەیە دەستخۆشیان لەکەین خوای گەورە پاداشتیان بداتەوە خوای گەورە بڕشێنە بەستەریانە بە تایبەتی دەستخۆشی لەمە کەرکووکەکەین کە بەرنامەی بەخشین تایبەتی مامۆستا ئاراز
کە ئەم خەڵکە فەقیروینەی هیچی لەبیر نەکردو بەڕاستی کە هەمووی هەڵبژاردووە هەمووی فەقیرە خاستە من خۆم ئێستادایەکی 6 مناڵ هەتیوم بێ باوک بە خێویەکەی یعنی چاوەڕێی ئەوەتە بەڕاستی ینی شتێک بەیانی شتێکت دەنێتەوە مناڵەکانی پێبژێنی مەش ئینشەڵا شان بەشانی کە ئەوەی کە دوعا و هینەکە مەش دوعایان بۆکەین و خی گەورە ڕزقیان بدا و ماڵی وا هەیە ناتوانێت دەبێ زەید بکڕێ ناتوانێت مریشکێ بکڕێ بۆ مناڵەکانی قەرزدارە بەڕاستی ئافرەت تۆ کابراایە دوو زەلامی ئیشەکە تا ئێوارە پیانەگە ئەی ئافرەتێ زەعیفە چییەکە حیاتم ئەی وڵا زۆر ینی دڵخۆشیە زۆر وڵای ئەوەمانێ بۆ دەوڵەمەندەکان کە خوا ئیمڕۆ پێیداون خی گەورە هەمووی سیرەکە دەوڵەمەند و فەقیر کە داوێ پێیان ئاگایەکی لە فەقیر بێ ئاگایەکیان لە ماڵی پەکەوتە بێ هەیە عیلەیەکەیە یەک کاسبکاریتیان نییە پێشش مناڵ هەتیویتیایە گەلێ مەمنون ئەو خۆی من ئەمە یەکەم جارمە ئەوی لە ڕای خۆی ناومانە نیستیە خی گەورە لێتان ڕەزا بێ خی گەورە لێیان ڕەزا بێ خوایە خێر و بەرەکەت بەرشە دەمانتانە ڕۆڵە سپاس بە خی گەورە سپاس بۆ ئەم بەرنامەیەداتانە بە قوربان چاوت بەخشین زۆر سپاسی ئەم خێرخوازی بەخشینەکەم زۆر سپاسیانەکەم بەڕاستی زۆر یارمەتی هەژار و فەقیرانە دەن بە تایبەتی بێ باوکان مناڵی بێ باوکان زۆر سپاسیانەکەم دەستی ماندووتیان ئەکوشم هەروەها زۆر ئاگایان لە فەقیر و هەژارانە خی گەورە بە هەزاران ئەوەی کە پڕی کاتەوە بیان ئینشاء الله زۆر سپاسیانەکەم ڕاستی لە قەیرانێکی وان ئەبینین زۆر خۆشحاڵم بەڵام لە خۆشحاڵەکەم لە چیە درێژی دەوڵەمانەکان و بەڕاستی خوا پاداشتی هەموو لایەکتان باتەوە و زۆر مەمنون و سپاسی خی گەورە و کەمجار و دوجار پاشان مسلمانان زۆر مەمنون زۆر سپاس بەخشین نەوەی بێکەسان گرنگە ئێستا زۆر کەس هەیە ئیمکانێتی نییە لە شاری کەرکووکە ئێمە ناڵین ئێمە لەوانەیە لە ئێمەش خراپتر هەبێ بەس ئێمە لەلایەنی خۆمانەوە ئاڵین ئەمە زۆر هاوکاریەکی باشە خوا جەزای خێرتان داتەوە خوا سترتان کە ئینشاءڵڵا لەم دنیا لەو دنیا و زۆر مەمنونتانین خوا جەزای خێرتان داتەوە دیارە لە درێژە و کار و چالاکیەکانی بەرنامەی بەخشین کە ساڵانە حەملە ڕەمەزانیەکمانەیە بۆ هاوکاریکردنی خەڵکی بێباوک و بێوەژن و خەڵکی نەدار دیارە هەر لە درێژە ئەو چالاکیە ئەمڕۆ وەکو نووسنگەی کەرکووکی بەرنامەی بەخشین هەڵساین بە دابەشکردنی خۆراک بەسەر 150 ماڵە دیارە ئەم خۆراکەش کە دابەشمان کردووە بریتە لە 13 مادە دیارە لێرەوە دەستخۆشی زۆر دەستخۆشی لەو خێرخوازانەکەین
کە هاوکارمان بوونە کە دایم ئێمە بتوانین هاوکاری خەڵکی ئەژار و نەدار و منداڵی بێباوک بکەین خی گەورە پاداشی خێران بداتەوە ئینشاءالله. دیارە من لێرەوە مژدایان ئەدەمێ پشتی گەورە بەر ئەو خێرخوازە بە ڕێزانە ئەکەوە کە پاڵپشتێکی زۆر قایمن بۆ ئەوەی کەوا بەرنامەی بەخشین درێژە بە کار و چالاکیەکانی خۆی بدات و زیاتر خزمەتی خەڵکی هەژار و نەداری کردووە ئەلحەمدوللا. لێرەشە دووبارە داواکارم لە خێرخوازە بە ڕێزەکان پاڵپشتێکی باش بن بۆ بەرنامەی بەخشین بۆ ئەوەی ئێمەش بتوانین لەم ڕەمەزانەدا خەڵکی دڵی خەڵکی هەژار و نەدار و فەقیری ئەم شارەی خۆمان خۆش بکەین. خی گەورە پاداشی خێری ئەو خێرخوازانە بداتەوە خوا خێریان بنووسێ خی گەورە لە نەخۆشی و ناخۆشی بە دووریان بکە ئینشاءالله بەرەکەت بخاتە ناو ماڵ و منداڵانەوە یا ڕەبی قەت نەچنە سەر سفری خاڵی دایمە سفرەخواانە هەر پڕ بێ دەست ئێوەش خۆش بێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بنراني برز خوشويست پێش هەموو شتێک لە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆزدا داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت و ئیحسان و چاکە و خێر و سەدەقاتی لە هەموو لایەکمان وەرگرت بێ و جەژنێکی خێر و خۆشیمان گوزەرانی بێت. بەڕێزەکانم ئێمە لە دەستگای بەخشین لە بەرنامەی بەخشین وەک خۆتان ئاگادارن لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پرۆژەکانمان ڕاگەیان و ئاماژەمان بە چەند پرۆژەیە کرد کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا جێبەجێیان بکەین لە خاکی کوردستانی خۆشەویستماندا. سوپاس بۆ خوای گەورە ئەمڕۆ کاتی ئەوە هاتووە پێش هەموو شت سوپاسی خوای پەروەردگار بکەین لە پاش سوپاس و ستایشی خوای پەروەردگار سوپاس و ستایشی خەڵکانی دڵاوا و دەستکراوە و خێرۆمەند و دڵخواز و ئەوانەی کە حەزیان لە خێر و سەدەقە و حەزیان لە چاکە و چاکەکاری بووە سوپاسیان بکەین لە قاڵبی ئەو فەرموودە خۆشەویستەی پێغەمبەرماندا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ من لەم یەشکوری الناس لەم یەشکوری الله هەست کەس شکرانە و سوپاسی خەڵکی نەکات شکرانە و سوپاسی خوای پەروەردگاریش ناکات چونکە خوای پەروەردگار ئەو خەڵکەی فراهم کردووە و ئەو خەڵکەی وا لێ کردووە کەوا ئەهلی خێر بن و ئەهلی چاکە بن و خەڵکیش سوپاسیان بکات. بۆیە ئێمە لێرەدا بە ناوی ستافی بەرنامەی بەخشین و بە ناوی هەموو نووسینگەکانی بەرنامەی بەخشین لە هەموو شار و شارۆچەکانمان سوپاسی خوای گەورەکەین پێش هەموو شت پاشان سوپاسی خێرۆمەندان و دەوڵەمەندان و خێرخوازان و چاکەکارانی وڵاتەکەمان هەرێمەکەمان دەکەین کە زۆر مەردانە و زۆر موسڵمانانە و زۆر نیشتیمان پەروەرانە کە توانیان دەستباری پرۆژەکانی ئێمە بن ئەو پرۆژانێک کە ئێمە ڕامانگەیانە بوو بە مانگی ڕەمەزانی پیرۆز دانانی بناغی 4 خانوو بوو. سوپاس بۆ خوای گەورە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە و ئێمە هەر لە سەرەتای مانگی ڕەمەزانە لە بەرنامەکانمانە پیشانماندا بوو و ڕامانگەیان بوو کە ئێمە 3500 ماڵ یا 3500 خانەوادە کۆمەکی ئەەکەین و یارمەتیان ئەدەین بە خۆراک. بەڵام سوپاس بە خوای گەورە کە داوامانە کرد خۆی خێرۆمەندان و دەوڵەمەندانی وڵاتەکەمان بێن بە دەنگمانەوە بۆ ئەوی زیاتر و زۆرتر خانەوادەکان کەڵک و ئیسیفادە وەربگرن. سوپاس بۆ خوای گەورە ئەمڕۆ بە خۆشحاڵیە و ئەڵێم ئەو 3500 ماڵە بوو بە 5700 ماڵ واتە لە کۆی ئەو 3500 ماڵێک کە خۆمان بڕیارمان نابوو باڵانسەکە زیای کرد بۆ 5700 ماڵ کە توانیمان سوپاس بۆ خوای گەورە کە خواردنیان بینێەوە کۆمەکی خواردنیان بکەین و هاوکاریکردنی 532 خانەوادەی بێباوک واتە ئەوانەیە کە منداڵی بێباوکیان هەیە توانیمان سوپاس بۆ خوای گەورە 532 خانەوادە یارمەتی بدەین و دابینکردنی کورسی شەحن کە ژمارەکەی 23 کورسی بووە بۆ 23 کەم ئەندام و هاوکاریکردنی 200 کەم ئەندام بە بڕیەکی 100,000 دینار و هاوکاریکردنی 405 خانەوادەی هەژار هەل لە زمن و هەل لە چوارچەوەی ئەو پرۆژانەی کە دامان نابوو وەکردنەوەی خولی درومان کە خۆتان بینیتان لە مانگی ڕەمەزاندا توانیمان 90 ئافرەتی ساحێب منداڵی بێباوک
کە ببێتە بژێوی بێتە سەرچاوی بژێوی و دارایی ژیانیان توانیمان بۆ ئەو نەوەد ئافرەتە لە شار و شارۆچکەکانە خولی درومانیان بۆ بکەینەوە وەک مەکینەکانیشان بە هەدیە پێ بەخشین. بۆیە لە کۆتاییدا بە خۆشحاڵیەوە ئەڵێم کۆی تێچوونی پرۆژەکانمان ئەم ساڵ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بریتی بووە لە 630 ملیۆن و 480 هزار دینار. 630 ملیۆن و 480 هزار دینار بۆ کۆی ئەو پرۆژانەی کەوا لە مانگی ڕەمەزانی خۆشەویستە جێبەجێمان کردووە. دیارە ئەمە یەکەم فەزلی خوای پەروەردگارە و پاشان هیممەت و شەهامەت و گەورەی و سەخاوەت و دەستکراوەیی و دڵکراوەیی خێرۆمەندانی وڵاتەکەمان بە فەقیر و بە هەژاریەوە، چونکە فەقیرێک ڕەنگە توانی بێتی 5,000 خێر بکە، بەڵام دەوڵەمەندێک توانی بێتی دەفتەری دۆلار خێر بکە. بۆیە هەردووکیان هەر ئەهلی خێرن و هەردووکیان واجب وە کە سوپاس و ستایشیان بکەین و دەستخۆشیان لێ بکەین و دوعای خێران بۆ بکەین. خوای پەروەردگار بۆ خاتری ناوەجوانەکانی خۆی ئەم هەوار و هەرێمەی ئێمە لە هەموو بەڵاو موسیبەت و ئاسیبێک بپارێزێ. خوای پەروەردگار بۆ خاتری ناوەجوانەکانی خۆی هەچ کەسێ ئەهلی خێرە، هەچ کەسێ دەستی خێری هەیە، هەچ کەسێ دەمی خێری هەیە، خوای پەروەردگار بەرەکەت بخاتە دینیەوە، بەرەکەت بخاتە ئیمانیەوە، بەرەکەت بخاتە ناو ماڵ و مناڵیەوە، بەرەکەت بخاتە ناو ڕزق و ڕۆزیەوە، ڕزق و ڕۆزی زیاتر و زۆرتر و حەڵاڵتر بکە هەتاوەکو زیاتر ئەوش بتوانێت دەستکراوە و لەم جۆرە بەرنامانەوە لەم جۆرە دەستگایانەوە لەم جۆرە خێرخوازیانە ئەوانیش هیممەتیان هەبێ و هەوڵیان هەبێ و جێدەستیان هەبێ و نەخشی خۆیان هەبێت لە یارمەتیدانی هەژار و نەدار و لێقاومەوەکانی وڵاتەکەمان. بۆیە دووبارە و دەبارە ئێمە سوپاسی خوای پەروەردگارەکەینەوە و سوپاسی هەموو ئەو کەسانە ئەکەین کە دەستباری پرۆژەکانی ئێمە بوون کە توانیمان لە کۆتاییدا بە بڕی 630 ملیۆن دینار و 480 هزار دینار تێچوی پرۆژەکانمان بووە کە سەرفمان کردووە لەو پرۆژە جۆر بە جۆرانەدا. داواکارین لە خوای پەروەردگار بە گوێرەی عەدەدی ئەمە بۆ بە ئەندازەی ئەم عەدەدە خێر و ئیحسان و سەدەقاتی خەڵکی بنووسێ و خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتا بۆیان کا بە زەخیرە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.